لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کنسوڵخانەی ئەمریکا لە عەنکاوە زەنجی ئاگادارکردنەوە لێدرا. دوای ئەوەی شەڕواڵەزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل تەواو گەرم بووە، بەرەبەیانی ئەمڕۆ نزیکی کاتژمێری بە 6 بەیانی لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کنسوڵخانەی ئەمریکا لە عەنکاوە دەنجی زەنگی ئاگادارکردنەوە بیستراوە. مەیان قسەم لەگەڵ چەند شایەت حاڵێک کرد کە نزیکی ئەو شوێنە ئەوان باسییان لەوە کرد درەنگانی شەو کۆمەڵێک ئۆتۆمبیل لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە هاتوون و لەوێ وەستاون لە نزیک کنسوڵخانەی ئەمریکا باسییان لەوە کرد. ئێمە کە پرسیارمان لێ کردوون ئەم ئۆتۆمبیلانە لە نێو فڕۆکەخانەوە هاتوونەتە دەرەوە بە چمە بەستێکە ئەوان باسییان لەوە کرد لە وەڵامدا ئۆتۆمبیلەکان ئیدی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر جێدێڵن و ناگەڕێنەوە بۆ ئەوێ. ئەمە لە کاتێکدا لە بەرەبەیانی دوێنێەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سەرجەم گەشتەکانی ڕاگرتووە.